گای فدرالی عراق بڕیاریدا کە درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان یاساییە لە ساڵی 2022ەوە ماوەی یاسای پەرلەمانی کوردستان تەواو ببوو ماوەکەیان درێژ کردەوە ئەتا یاساش دەست بەکار بوو چەند یاسایەکی دەرکرد لە ماوەی ئەم ساڵەدا بەڵام دوێنێ دادگای فدرالی لەسەر چەند تانەیەک چەند شکاتێکە لە پەرلەمانی کورد لەسەر پەرلەمانی کوردستان کرابوو لەسەر ئەو درێژکردنەوەیە بڕیاریدا کە درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان نادەستوریە گفتوگۆکەین لەسەر لێکەوتەکانی ئەم بڕیارە لەگەڵ بەڕێز ڕژیار ساڵح شارەزای یاسایی کە لاولێر و ڕاستەوخۆ لەگەڵمانە کاک ڕژیار سڵاو لێ بێ پەیانیت باش سپاس بە ئامادەبوونت ئەگەر پێمان بڵێ کاریگەری ئەم بڕیارە چییە؟ زۆر سپاس بۆ جەنابێت کە دوای ئەوەی کە دوێنێ دادگای باڵای فیدراڵی عێراق لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان پاش 5 مانگونۆ دانیشتیان بڕیاریدا بە نایاسایی و نادەستوربوونی ئەو تەمەنە درێژکردنەوەی پەرلەمان کە بە یاسایەکرێ خرابوو یاسای ژمارە 12 تایبەت بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان ئەم یاسایە ڕەت کرایەوە و تەمەنی پەرلەمانی کوردستان ئەو کە تەمەنەی کە درێژ کراوەتەوە بۆ دوو وەرزی یاسادانان ئەم تەمەنەیە پوچەڵ کرایەوە بە نایاسایی هەژمار کرا. ئەمە پێمانەڵێ کە ئاساری ڕجعی لێ دەکەوێتەوە ئەسەر ڕجعی لێ دەکەوێتەوە ئەمە پێمانەڵێ هەر بڕیارێک هەر یاسایەک لە 7/11/2022 دەرچوو بێت تا ئەمڕۆ کە دادگای باڵای فیدراڵی بە نادەستوری هەژماری کرد هەموو ئەم یاسایانە ناشەرعین و پوچەڵن واتە باتڵن هیچ بە هیچ شێوەیە کاریان پێ ناکرێ و هەموو ئەوانەی ئەو ئەندام پەرلەمانانەی کە دەستیان لە کار کێشاوە ئەندام پەرلەمانانی تر چوونە شوێنی ئەوانەی کە سوێندی یاساییان خوارد ئەوانە هیچیان بە ئەندامی پەرلەمان هەژمار ناکرێن و نابێ بڵێن ئێمە ئەندامی پەرلەمانی بەپێی ئەم بڕیاری یەکگاسای بەپێی بڕیاری دادگای فیدراڵی ئەوانەی کە سوێندیان خوارە کۆندان پەرلەمان ئەمانیش ناتوانن بۆ کۆندان پەرلەمان دەست بەکارمە هەموو ئەو بڕیارانەی تریش کە لە ماوەی ئەم ساڵەیە دراوە لە پەرلەمانی کوردستان هەمویان ناشەرعین و نەیاسین بەپێی ئەو بڕیارەی دادگای باڵای فیدراڵی واتە پەرلەمانی کوردستان لە ئێستادا بەپێی ئەو بڕیارە بێ لە کار کەوتووە و هەموو ئەو یاسا و بڕیارانەی کە پێشتر داویەتی بە پێی یاساکان کە ژمارەیەک یاسانەوە ژمارەیەک بڕیاریشی داوە هەمویان پوچەڵ و باتڵ هیچیان کاریان پێ ناکرێ کەواتە ئەسەری ڕجعی هەبووە ئەم بڕیارەیە بۆ ئەو ڕۆژەی کە لە پەرلەمانی کوردستان لە 6/11/2022 تەمەنی پەرلەمان درێژکرایەوە بۆ دوو وەرزی یاسادانن لەو کاتەوە تا ئەمڕۆ هەموو ئەو یاسانەی دەرکراون هەمووی پوچەڵ و باتڵن واتە بەی شێوەیە کاریان پێ ناکرێت. باشە کاک ڕژیار دەتوانرێتانە لە بڕیارەکە بدرێت بڕیارەکانی دادگای فیدرالی دەتوانرێتانیان لێ بدرێت لە ڕووی یاساییەوە؟ بڕیارەکانی دادگای فیدراڵی بڕیاری باتن بە هیچ شێوەیەک تانیان لێ نادرێن ملزەمن پێویستە ئەو بڕیارانە کە لە دادگای فیدراڵی دەرەچن ڕاستەوخۆ جێبەجێ بکرێن قابلی تانە لێدان نین هیچ بڕیارێکی دادگای فیدراڵی قرارەکانی باتن نەخێر بە هیچ شێوەیەک تانە لە بڕیارەکانی دادگای فیدراڵی نادرێت. کاک ڕژیار ئەگەر ئەم بڕیارە جێبەجێ نەکرا با بڵین کاریگەریەکانی چییە لێکەوتە یاساییەکانی چییە ینی بۆ نمونەوە مەحکەمە قەرارەکەی یاوە بەڵام بۆ نمونە هەرێمی کوردستان پێوی پابەند نابێت حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان پێوی پابەند نابێت ئەتوانێت پابەند نەبێت پێوەی بەپێی دروستکردنی هەیکەلێ ئەو دادگایە بێ نەخێر ناتوانێت پێوە پابەند نەبێ دەبێ پابەند بێ بەو بڕیارانەی کە لە دادگای فیدرالیەوە لە دادگای باڵای فیدرالیەوە دەردەچن چکو ئەم دادگایە بە دادگایەکی دەستوری هەژمارەکرێزە هەر خوێنەوێشترمان هەیە لە سەری ئایا چۆن دروستکرا چۆن دروست نەکرا بەڵام بڕیارەکانی باتن بە هیچ شێوەیە قابلی تانە لێدانی وە ناکرێت پێوە پابەند دەبین پێویستە پابند بەس خۆش بەختانە هەموو لایەنە سیاسەکان بە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی تریش لە ئێستادا هەمویان داوای ئەوەکەن کە هەڵبژارنێکی پاک و نەزیه بکرێت تازە کە لەدەست هیچ کەس نەماوە دەبێ ئێمە بچینە پێش هەڵبژارنێکە و هەڵبژارنێک ئەنجام بدەین بۆ ئەوەی ئەو دام و دەستگانەی کە ئێستا لە بۆشایی یاساییدان لە هەرێمی کوردستان جارێکی تر ئێمە بیانکەینەوە یاسایی ئەمەش لە ڕێگای چی ئەکرێ لە ڕێگای دەنگدان و هەڵبژاردنەوە کرێ واتە هیچ ڕێگا چارەیەشتر لە بەردەم هەرێمی کوردستان نەماوە تەنیا هەڵبژاردن نەبێ هەموو لایەنە سیاسەکان پێویستە بەیەکەوە
لەسەر کاتێک ڕێک بکەون و هەڵبژاردن بکرێ بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم ژمارە یەکی ساڵی 2005 سەرۆکی هەرێم لە مادەدا دەسەڵاتی ئەوەی هەیە کە کاتێک دیاریکە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن ئەمەش بەڕاوێژ ئەکرێت لەگەڵ هەم سەرۆکی حکوومەت و هەم کۆمسیۆنی باڵا ئایا لێرەدا کۆمسیۆنی باڵای عراق سەرپەرشتی هەڵبژاردنەکانەکە چکە بە پێی ئەم بڕیارەی دادگای باڵای فیدرالی بێ کۆمسیۆنی هەرێمی کوردستانی شێک کە لەوانەیە کە بەنە یاسایی بەناشەڕعی وەسفی ئەکات کە چکو ئەوەش لە درێژکردنەوەی یان بڕیاری کاراکردنەوەی کۆمسیۆنیش لەو تەمەنەیەکە دادگای فیدرالی ئەڵێ ئەمانە نادەستورینەواتە ئەویشیان ئێستا کەوتۆتە ئەم بۆشاییە ئەگەر بە هەر جۆرێک بێ دەبێ کۆمسیۆنی باڵای سربەخۆ هەڵبژاردنەکانی عراق سەرپەرشتی هەڵبژاردنەکانی کوردستان بکە بۆیە پێویستە لە کاتێک ڕێبکەون و هەڵبژاردن بکرێ ینی ئەوەی ئاخری دنیاش نییە من پێم وایە ناو بڕیارێ وامان لێکە هەرێمی کوردستان لاواز بیان هەر شتێکی تر بێت چکە هەرێمی کوردستان بە پێی دەستوریش تایبەتمەندی خۆی هەیە ئەکرێ لایەنەکان ڕێک بکەون و هەڵبژاردنێک چینەزی ئەنجام درێت و بتوانین ئەو دام و دەستگای یاسانێک ئێستا کەوتونە بۆشای یاسایی بیا لە ڕێگای هەڵبژاردنێکی شەفافەوە بیان کەینەوە بە یاسایی و هەڵبژاردن بکرێ ناکرێ ئێمە بڵین تەواو ئیتر ئەنجامدانی هەڵبژاردن هەموو ئەو لێکەوتەکانی ئەم بڕیارێش چارەسەرەکات یان ئێمە تەنها هەڵبژاردنێک بکەین ئیتر ئەم بڕیارە بۆ یەکێمە هەڵبژاردن بکەین و ڕێچکەی یاسایی خۆیان وەربگرن دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان باشە ئەمە تا چەندە دەرچەیەکە بۆی کەیتر دادگای فیدرالیان عێراق بە عێراق ئەوە بەغدا لە ڕێگەی دادگای فیدرالیەوە دەست وەرداتە هەرێمی کوردستانەوە وایتر هەرچێکی بێ لە ڕێگەیم دادگایەوە بیسەپێنێ بەسەرمانە ئەمە دەواازەیەک نییە دەستپێکێک نییە بۆ ئەمە خۆی ئەگەر بگەڕینەوە بۆ ڕابردوو وە سەیری ئەم دادگای باڵای فیدرالی بکەین سەبارەت بە چۆنیەتی دروستبوونی چەند شێوازی دروستبوونەکەی چۆنیە بەڵام کورد وەکو کورد ئێمە دوو دادوەرمان لەم دادگایە هەیە لەوانەیە لە داهاتوودا ئەم دادگایە گرفت بێ بۆ هەرێمی کوردستان لەوانەیە زۆر بڕیاری سیاسی بدات دژی هەرێمی کوردستانی وا بکات کە هەندێک شت هەیە بۆ هەرێمی کوردستانە بیخاتە سەر هەرێمی کوردستان بۆیە پێویستە لەمە دووە هەرێمی کوردستانیش ئیتر شەڕەکە بۆتە شەڕێکی قانونی یاسایی پێویستە ئەم ڕێگایە بگرینە بەر و لە ڕێگای یاسا و دەستوری عێراقەوە ئێمە داوای ماف و امتیازاتەکانی خۆمانەوە بکەین ئەم دادگایە لەوانەیە لە داهاتوودا بڕیاری تر بدە هەرچەندە ئەم بڕیاری درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بە هەموو ئەوانەی کە لە یاساناسن و هەموو ئەوانەی کە شارەزایی یاساییان هەیە ئەزانین کە ئەم بڕیارەیە دقیق بوو بە پێی یاسای ژمارەی ساڵی 1992 هەموار کراوە پێویستە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان 4 ساڵ جارێک بێەوە بە پێی دەستوری عراقیش بە هەمان شێوەیە واتە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی بۆ ماوەی 2 وەرزی یاسادانان نایاسایی بوو بەڵام بڕیاری تری ئەم دادگایە دەبێت چاوەڕێ بکەین زانین چه بڕیارێکەدا ئەگەر باستەوە بکەین لە داهاتوودا لەوانەیە کۆمەڵی بڕیاری مەتیسیدار دژی هەرێمی کوردستان بدە بۆی وا باشترە بە تایبەتی یەکێتی و پارتی هەموو ناکۆکچەکانی خۆیان بەلاوەنێن و لەسەر کاتێک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن ڕێک بکەون ئێمە لەو بۆشایی یاسایی کە ئێستا بە پێی ئەم بڕیارێت تێکەوتوینە چارەسەری بکەین بۆ ناکرێ ئێمە لە هەرێمی کوردستان 4 ساڵ جاڵێک هەڵبژاردننی خۆمان بکەین و ئەم عورفە ئەم نەریتەی کە دواخستنی هەڵبژاردنمان گرتۆتە دەستەوە لە بیری بکەینەوە لە هەرێمی کوردستان لە ساڵی 1992 تاوەکو ئێستا 8 جار تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ کراوەتەوە هەنی بۆ لە کاتی خۆی هەڵبژاردنەکان ئەنجام دەدەین بۆ وا بکەین دادگای باڵای فیدرالی عێراقەوە بێ بڕیارێکمان لە دژی بدات و بڵێ ئێوە ئەم پەرلەمانی کە تەمەتان درێژ کردوتەوە نایاسایی بۆ واوە لە خۆمان بکەین بۆ حەزبە کوردیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی پێویستە لەمە دووە پابندی ئەو کاتانە بن کە هەڵبژاردنی تێدایە 4 ساڵ جارێک هەڵبژاردن حەقێکی خەڵکە کە ممارەسەی دیموکراسی و دەنگدان بکە و پێویستە ئەو مافەی لێ نەسیندرێتەوە بە پێی یاسا بۆیە با چارەسەری ئەمە بکەین 4 ساڵ جارێک هەڵبژار لە کاتی خۆمان بکەیت تووشی ئەم بڕیارانش نابینەوە سپاس دەکەم کاک ڕژیار ساڵح شارەزای یاسایی سپاس بە ئامادەبوونت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بێگومان وەکو تۆوتێ کە ئێمە کاری خۆمان بە تەواوی کرد بە یاسا کردمان دەستوری کردمان ترە و کاتە کەس ناتوانێت ئەو قەرارمان بۆ با بڵێ بڕیارەکانتان نایاساییە
سپاس بە ڕوونکردنەوەکانە، سپاس بە ئامادەبوونت.